دنگی گل دنگی هر چهار پارچه کردستانه. لایک وی سرمانان سلاوتانه بمکاتتان باش برمتی او کارانم حالا کنم راست شما سین سانی 2024 تام رادیو دنگی گلو پیشکش کن وی سرمان بند. سرکاتی دسته وری کجا ببونه که ارجشنی کرکارانو پیامکی بلاک رو تو دلای دبی مدرنیتی سرمایه‌داری که مبارکانی مروتی لنا بردوا راجل بردم میرانبونی اکولوژیک کردوا و جیانی گندو تلواری لنا چون نهلدره لبری و جیانی که دموکراتی و کمونال و هروزی یکسان و آزادی خواز و اکولوژیک بنیاد بندره. شورشی آزادی کردستان لچارچه دیگوشانی سوسیالیسم ده برای پیشوا رای براپون نکر با آزادی گلی کرد با آزادی همو گلانو بندستان تکوشا باوش همو کات دناو گرانو هولدانا بود که گشتون هولسی تکوشانی هاوش و جانی هاوشی لگت تکوشانی گلی کرد آمده کردوا و کردیت هزی پیشنگی تکوشانی گلانی ترکیه و روشلاتی نوراست. او خراوترو که دبی لیکی اردا دوای آزادی جسر ربر عبدالله جلان بکری و الماتی آزادی جانی و جمهوری بکرد. کنسای باروری کنگره نتوی کردستان کنکش هر لباره کی اردا روشی جانی کرکاران فهمی که بلند کرده تو دله امسالی شرشو پلان لدیجی گلی کرد برداوما همو دستکوتکانی کرد لجرم ترسیدن باید به همو لعنکان لکسن گرده دشبو پلانانه بوستو و دله روشی کی گلان جشنی همو خالکی کردستانیان صدان سالال پرانزادی و رزگاری جانی که اسیدو سرفرست دکوشن ام تکوشانه خویله خوی در رنجی که گورو بهادره لبرو خالکی کردستان کرکار و رنج دری آزادی و رزگارین هر بوی کردستانیان پک و بشانازیل ام جشن پیروزدکین و بجشن خوانی تزن و باسیان لو گرام سال امی کرد کردستانیان لدوخه کی هستیارو جدی در پیشوازی لایکی گلان دکین لچوار لای کردستان هرشو پلانی دش با گلی کرد برداومه دجمنان پروژکانن گورن همو دستکوتکانی کرد لجرم ترسی گوردن پیوسمو حزب و رخراو هزکانی کردستان او راسته ببینن و به پیم داخل سوکوت کن باید به همو هز کردستان کان یک دنگ و یکی خوان بتوتر کن و لکسن گرده دش با پلان بوسنم و چالیب کنه. دوای سردانش که سوارده کردوان با عراق هرشو پلانگریه و دولت با سرگلی کرد و راگاندنی آزادی جاری که دیگه دستی بکرده تو سلام علیش اندامی کنه که دالت اردوغان بسردانه که ده هیچ پلانی که سربازی حالگری پندره با شر دجی کرد باش کسی که گرو بدست که و لعراق گرایون ولی حقیقتا ماوەیەکی زۆر ئەتوانین بڵێن چەند مانگێکە دەستگای شەڕی تایبەت ناوەندی هەواڵگری تورکیا لەگەڵ با بڵێن هاوبەشەکانی لە باشووری کوردستان بە تایبەتی ئەو دەستگای شەڕی تایبەتە حملەیەکی ئەجگار گەورەیان کرد کە سەردانەکەی ئەردۆغان بە گرنگ و بە چارەنووساز وەصف کرد بۆ خۆیان وەکو بەرژەوەندی بۆ دەسەڵاتی ئاک پارتی و با بڵێن هاوبەشەکانیان بەداخەوە لە باشووری کوردستان ئیدعایەوەیانە کرد کە ئەو شەڕی تایبەتە ئیدعایەوەیانە کرد کە هێرشێکی بەرفراوان لە شنگاڵ و لە ڕۆژاوای کوردستان و لە مەتینا با بڵێن بەگشتی لە بۆ سەر قەندیل ئەم دەستگای شەڕی تایبەتە بۆ بێئیرادەکردنی خەڵک بۆ ڕوخاندنی خەڵک ئامادەکاریەکیان کردبوو کە هاتنەکەی ئەردۆغان کە کەواتە پێشتر ئامادەسازی بۆ کراوە ڕێکەوتن کراوە لەگەڵ عێراق و لەگەڵ دەسەڵاتدارانی باشووری کوردستان بەڵام لە حەقیقەتا دەرکەوت هاتنەکەی ئەردۆغان بۆ بەغدا نەک دەستکەوتی نەبوو بەڵکو بە نیگەرانی و بە شکستێکی گەورەوە گەڕاوە. مانگرتنی زندانیانیش با آزادی جسر بر اوجلان بردامه لدرجه کارو چالک کم با آزادی جسر بر اوجلان مانگرتنی زندانیانی سیاسی لترکیه با کوردستان لا 156 من روز ولی قناقی دوهم ده بردوامه زندانیانی سیاسی لزندانکاری با کوردستان و ترکیه لچارچه حالماتی آزادی با بر اوجلان چهارسری سیاسی با پرسی کرد
مامانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە چالاکێکە لە ڕۆژی 156میندا بەردەوام مامانگرتن لە خواردن لە 27 تشرینی دومی ساڵی ڕابردووە و بەشێک لە هەڵمەتی ئازادی وەڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد دەستی پێ کردووە و لە قۆناغی دووەمدا ئێستا بەردەوامە و جێگەی ئاماژە بۆکردنە ڕۆژی 4 نیسان زیندانانی سیاسی دۆزی هەم پەکەکە هەم پاژێکی شڕیانگەن کە چالاکێکە ئێستا پێناوتە قۆناغێکی دووەمە و مانگرتن لە خواردن کۆتایی پێهاتوە و بایکۆتی پەیوەندی تەلەفۆنی و ئەنجامدانی دیداریان کردووە و تاو ئێستاش بەردەوامە. فەرماندەی گشتی محوەری باکووری عێراق حشتی شعبی ڕاتی کردوتە گروپەکانی ناو حەشت دەستیان لە هێرشێکی سەر کێڵگەی غازی کۆرما هەبێ و دەڵێ بۆ دەستنیشانکردنی ئەو گروپە وا هێرشی کردووە نابێت پشت بە تۆمەتبارکردن ببەسرێ بەڵکو دەبێت پشت بە زانیاری ورد لەسەر دامەزراوە فەرمیەکان ببەسێ سەبارەت بە تۆمەتبارکردنی حەشتی شعبی بە ئەنجامدانی هێرش بۆ سەر کێڵگەی غازی کۆرما محەممەد مەهدی بایەتی فەرماندەی گشتی محوەری باکووری عێراق حەشتی شعبی بە دەنگی ئەمریکا ڕاگەاندووە تۆمەتبارکردنی حەشتی شعبی لە ڕووی یاساییەوە بە گرنگ سیر ناکرێ هەر لایەنێک حەشتی تورکمانی تۆمەتبار دەکات بە ئەنجامدانی هێرشێکی سەر کۆرمۆ با یەک بەڵگە بخاتە ڕوو تا لە پێچینەوە ئەنجام بدرێت. ئێوارەی ڕۆژی 26 ئەم مانگە کێڵگەی غازی کۆرمۆ لە سنووری قەزای چەمچەماڵی ڕۆژهەڵاتی کەرکووک لە ڕێگەی هێرشی فڕۆکی بێفڕۆکەوانە بۆم ڕێژکرا و کرای ئەمانچ لە ئاکامدا 4 کارمەندی کۆمپانای داناگازگانی لەدەستدا و 8 کارمەندی دیکەش بریندار بوون جگە لەو زیانانەی بەر کێڵگە غازێکە و کارەبای گشتی کەوتون. بەرپرسانی هەرێمی کوردستان گومانیان لە گروپەکەی سەر بە حەشتی شعبی هەیە کە هێرشێکی ئەنجامدابێ بۆ پێی کێڵگەکە نزیکە لە سنوورەکانی ژێردەسەڵاتی حەشتی شعبی و ناوچانی بەبوشەی ئەمنی لەنیان پێشمەرگە و سوپارە دەناسنرێ. کێڵگەی غازی کۆرمۆ سەرچاوی لە 167 کارەبای هەرێمی کوردستان بۆ ڕاگررتنی کارکردنی لە کێڵگەکە لەلایەن کۆمپانای داناگازەوە مەترسی کەمبوونەوەی زیاتری کارەبای نیشتیمانی بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان لێکدەکرێتەوە. بە پێی وتەی بەرپرسانی کارەبا ئێستا ڕۆژانە 7 کاتژمێرونی و کارەبای نیشتیمانی بە ناوچەکانی سلێمانی دەدرێ و گەر داناغاز بەردەوام بێ لە ڕاگررتنی بەرهەمێنانی غاز و پلەکانی گەرما بەرز بێتەوە ئەوە بڕی پێدانی کارەبا کەمتر دەبێتەوە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای دەکات کە 85 واژۆی پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکانە لە پەرلەمانی عێراق کۆ کردوێتەوە بۆ قەرەبووکردنەوەی مادی و مانەوی هاوڵاتیانی هەڵەبجە. چڕۆ حەمە شەریف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەاندووە لە بەروی 21 ساڵە خەڵکی هەڵەبجە قەرەبوو نەکراونەتەوە کە بەپێی مادەی 132 دەستوەرە عێراقی دەبێ هەموو ئەوانەی زەرمەندی دەستی ڕژێمی باسن قەرەبوو بکرێنەوە و باسی لەوش کردو ئەو 85 واژۆ ڕەوانەی لیژنەی یاسایی دەکرێت بۆی پرۆژە یاساک بۆ قەرەبووکردنەوەی هاوڵاتیانی هەڵەبجە ئامادە بکەن و دەنگی لەسەر بدرێت. ئێستا پرۆژە یاساکە لە بەردەم پەرلەمانی عێراق بۆ قەرەبووکردنەوەی زیان لە کەوتوانی دەستی باس خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکە کراوە بە پەسەندکردنی هەموو کەسانی بۆی باسەوە زیانیان بەرکەوتووە و قەرەبوو دەکرێنەوە. بە پێی خشتەی دانیشتنەکانی دادگای فێدراڵی ئەمڕۆ دادگاکە لەسەر 5 سکاڵە کۆ بێتەوە کە 2 لە سکاڵەکان تایبەتن بەرەمی کوردستان کە یەکێکیان پەیوەندی بە موچەی ساڵی ڕابردووی فەرمانبەرانەوە هەیە. سکاڵا یەکەم لەلایەن جۆبار سەنەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر محەممەد شاه سوودانی تۆمەتبار کراوە تایبەتە بە ناردنی 3 گوژمەی قەرز لەلایەن حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانەوە. بە سکاڵاکەدا داوا دەکرێت دادگای فێدراڵی بڕیار بدات بە نایاساییبوونی بڕیاری ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2023دا بۆ ناردنی بڕی 2 تریلیۆن و 100 میلیارد دینار کە بە 3 گوژمەی 700 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان نێراوە. سکاڵای دوم تایبەتە بە پرسی داخستنی کەم پیاوەڕەکان هوێنەی نێرایەتیەکانی وەزارەتی پەروەردەی عێراق لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. سکاڵاکە لەلایەن کەسێکە بە ناوی ڕافد ناسر عەبدولکەریم لە دژی سەرۆکوەزیران لە عێراق وەزیری پەروەردە تۆمەتبار یاخود تۆمار کراوە. سکاڵاکار لە سکاڵەکەیدا داوای هەڵوەشانەوەی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکات بۆ داخستنی کەم پیاوەڕەکان کە بڕیارە تاوەکو 30 تەموزی ئەمساڵ سەرجەم کەمپەکان دابخرێن لەگەڵ بڕیاری وەزارەتی پەروەردەی عێراق بۆ داخستنی نوێنەرایەتەکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا. دادگای فێدراڵی عێراق لە ماوەی ڕابردوودا چەند جارێک لەبارەی پرسی موچە و پشکی دارایی تایبەت بە هەرێمی کوردستان
بۆ هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا دەرکراوە. هەرێمی کوردستان مانگانە پێویستی بە 920 بۆ 940 ملیار دینار بۆ موچەیە پێشتریش لە داهاتی نەوتێرەمی کوردستان بەشی زۆری تەرخان دەکرا، بەڵام لە دوای ڕاگررتنی نەوتێرەمی کوردستان بۆی بڕارێکی دادگای نێو بژیوانی پاریس لە 25 ئایاری 2023دا و هەناردەی نەوتێرەمی کوردستان ڕاگیراوە. ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراقی ڕایگەاندووە زیاتر لە 2000 خێزان عێراقی لە کامپی خۆڵی سووریاوە گەڕێنراونەتەوە بۆ وڵاتەکان و دەشڵێ لە کاتی گەڕانەوەیاندا چەندین پشکنینی جۆرا و جۆر بەو خێزانانە ئەنجام دەدرێت. قاسم ئاڕەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراقی لەبارەی ژمارەی خێزانە گەڕاوەکانی عێراق لە کامپی خۆڵەوە بۆ میدیانە خۆیەکان ڕایگەاندووە ژمارەی خێزانانی تا ئێستا لە کامپی خۆڵی سووریاوە گەڕێنراونەتەوە کامپی جەدعا لە عێراق گەشتووەتە 2268 خێزان، هەروەها گشتی خێزانە گەڕێنراوەکانیش تا ئێستا گەشتوتە 8881 خێزان. ئەوە شێخسۆتە ڕوو پرۆسەی گەڕانەوەی خێزانەکان لە کامپی هۆڵ بە چەندین پشکنینی جۆرا و جۆر تێدەپەڕێ و ئاماژەی بەوەش کردووە حکوومەت و سەرجەمدام و دەستگاکان لە ئاستێکی بەرزدا لێکۆڵینەوە دەکەن بمبەستی گەڕانەوەی بێتاوانەکان و تێکەڵکردنیان بە کۆمەلگا. کامپی هۆڵ دەکەوێتە باشووری شاری هۆڵەوە لە حەسەکی ڕۆژاوی کوردستان و لە نزیک سنووری عێراقە کەمپەکە 30,000 هاوڵاتی عێراقی تێدایە. لەگەڵتان بەردەوام دەبین. دوایین کەم پیاوەڕەکانی عێراق لە سروری پارێزگای سلێمانی دوای تەواوبوونی وەرزی خوێندنی ئەمساڵدا دەخرێ و 125 خێزانی دیکەی کەمپەکە بڕیارە بگەڕێنرێنەوە زێدی خوان. کامپی ئاشتی دەکوێتە ناحەی عربەت لە سنووری پارێزگای سلێمانی 1875 خێزانی ئاوارەی تێدا بووە و سەرەتایان مانگە 120 خێزانی کەمپەکە گەڕاونەتەوە زێدی خوان کە زۆربیان خەڵکی پارێزگای سەلاحەدین بوون دوای ئەوەی ڕێکارەکان و ئەستۆپاکیان تەواو کردووە. علی عباس گوتەبێژی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق و بەرپرسی لقەکان لە وەزارەتەکە ڕۆژی یەکشەممە 27 ئەم مانگە ڕایگەاندووە کە لە پارێزگای سلێمانی تەنیا یەک کەم پیاوەڕەکان ماوە، ئەویش کەمپی ئاشتێ ئێستا ژمارەی ئاوەرەکان بۆ نزیکەی نیوەکەم بۆ تەوانی دیکە گەڕاونەتەوە زێدی خوان. نۆزیایەری ئەمساڵ کامپی تازەدێ لە سنووری ئیداری گەرمیان داخرا بەپی دوایین ئاماری وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لە هەرێمی کوردستان 23 کەمپەیە. گوتەبێژی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقیش دەڵێت دوای 15 ئەیار کە وەرزی خوێندنی ئەمساڵ کۆتایی دێ تەواوی ئاوارەکانی ناو کەمپەکە دەگەڕێنەوە کەمپەکە و وەدادەخرێت. دوای زیاتر لە 6 مانگ هێشتا چارەنووسی ڕۆژنامەوان سلێمان ئەحمەد بەنادیاری ماوەتەوە کە لەلایەن پارتی دموکراتی کوردستان و ڕفێنراوە. هاوکار عەزیز سەرۆکی فدراسیۆن و ڕۆژنامەوانانی سەربەخۆ بە ڕۆشنووسیک و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان هیچ کات ناتوانێت ومبەستی نییە کەشێکی ئارام بۆ کارە ڕۆژنامەوانی فراهم بکە. لەگەڵەوەی ئەم کەشە ئارامە کە نییە هەمیشە فشارەکان و ڕێگریەکان زۆرتر دەبن، جۆری پێشێلکارەکانی زۆرتر و زەقتر دەبنەوە. بەداخەوە 6 مانگ تێپەڕێ بەسەر ناکرێڵێن دەستگیرکردن لەبەری دەستگیرکردن چارەنووس دیارە بە سلێمان ئەحمەد چارەنووسی نادیارە ڕفاندنە. ئێمە هەر لە یەکەم ڕۆژەوە وەکو فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان و نووسەرانی سەربەخۆ بەیاننامەیەکی زۆر توندمان دژی ئەو ڕفاندنە بڵاو کردەوە و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی یا قسەمان لەسەر کرد. ڕاستەوخۆ تیمی یاسایی خۆمان خستە سەرهێڵ بۆ ئەوەی لەگەڵ پارێزەرەکانی سۆراغی بکەن. بەداخەوە سۆراغێکی نادروست دەستکەوت و ئەو قسەی لەسەر سۆراغی کرا و لەسەر کاتی ئازادکردنی کرا و دەست ئێمە کەوت بەداخەوە تا ئێستا نەهاتوۆتە دی. ئەمە دەریەخات کە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان هیچ کات ناتوانێت و نایەوێت و مەبەستی نییە کەشێکی ئارام بۆ کاری ڕۆژنامەوانی فراهم بکات. لەگەڵەوەی کە ئەم کەشە ئارامە نییە، هەمیشە فشارەکان، هەمیشە سانسۆرەکان، هەمیشە پێشێلکاریەکان زیاتر ئەبن. لەگەڵەوەی کە ژمارەی پێشێلکاریەکانیش ئەگەر زیاد و کەمێک بکات جۆری پێشێلکاریەکان زۆر زەقترە بنەوە. جاران لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی دادگاوە بەشێک لە ڕۆژنامەنووسان سزادران. ئێستا بەبێ بوونی هیچ تۆمەت و هۆکار و پاساوێکی یاسایی و بەبێ بوونی هیچ فەرمانێکی دادوەر ڕۆژنامەنووسان ئەو کاتێک کە یانەوێ گوزەر بکەن لە وڵاتێکەوە بە وڵاتێک یان لە بەداخەوە ئەکرێ بڵێم بەشێکی هەرێمی کوردستانەوە بەشێکی هەرێمی کوردستان بەبێ پرس و جواب دەرفێنرێن و بەبێ ئاگادارکردنەوەی کە سوکاریان شوێنی کارەکەیان و پارێزەرەکانیان دەهێڵدرێنەوە کەسیش نازانێت چارەنووسیان چییە. سەرنجام کاتێک بە دوواداچوونەکەیت جۆرێک لە جۆرەکان تۆمەت دروستەکەن کە خۆیان نەزانن ئەو تۆمەتە ڕاز نییە، خۆیان نەزانن کە ئەو تۆمەتە لەگەڵ ئەم
کەسایەتی یەک ناگرێتەوە بەڵام بۆ تاوانبارکردن و بۆی هێشتنەوەی بەو جۆرە بەداخەوە ئۆتۆمەتانە دروستەکەن و ئۆتۆمەتانە دەنە پاڵ ئەو کەسانە ئەمەی سلێمان ئەحمەدیش یەکێکە لەو کەیسانە کە بەداخەوە درێژەی کێشا و هەمومان لەسەر خەتین و هەمومان قسەی جدیمان تیا کردو بەردەوامی ژەبین لە قسەی جدیکردن بۆ ئەوەی بتوانین لانی کەم چارەنووسی دیار بێت. وەزیری ناوخۆی فەڕەنسا داوای بەهێزکردنی ڕێوشوێنە ئەمنیەکانی نزیک کڵێساکانی کرد لە کاتی ئاهەنگەکان کە بڕیارە لە نوێی ئایار و نۆزدەی ئایار بەڕێوە بچن ئاماژەی بە ئاسی زۆر بەرزی هەڕەشەی تیرۆریستیش کردو. جێرال دارمانین وەزیری ناوخۆی فەڕەنسا لە پامێکدا ڕایگەاندووە بەردەوامی گرژە بەهێزەکان لەسەر ئاستی نێودوڵەتی بە تایبەتی شەڕی غەزە لە نێوان حەماس و ئیسرائیل پێویستی بە پاراستنی وریایەکی زۆر هەیە لە بەردەم شوێنە پەرستەکانی یاخود شوێن پەرستەکانی مەسیحەکان ئاماژەی بۆ کورە هەسیارترین شوێنەکان دەبێت لە ڕێگەی ئامادەبوونی ئەمنی بەردەوام بێت لە کاتەکانی هاتن و ڕۆشتنی باوەڕداران بە پاڵپشتی سەربازەکان بپارێزرێن. فەڕەنسا ئاستی هۆشیاری بۆ بەرزترین ئاسپەرس کردوتەوە دوای هەرشێک لە هۆتێلێکی کۆنسرت لە مۆسکۆ کە ئەنجام درا 144 کەس گیانی لەدەستا لەلایەن ڕێکخراوی ترۆریستی داعشەوە بانگەشەی بۆ کرابوو. لە دوایین هەواڵیشدا وتەبەژی دەسەڵاتی تالیبان دەڵێ شەوی ڕابردوو هێرشێکی چەکداری کرا سەر مزگەوتێک لە ویلایەتی هەرات کە دەکێتە ڕۆژاوای وڵاتەکانەوە و دەڵێ بۆی هێرشەکەەوە 6 کەس گیانی لەدەستاوە. عەبدمەتین قانی وتەبەژی دەسەڵاتی تالیبان سەبارەت بە کوژرانی 6 کەس لە مزگەوتێکی ویلایەتی